سڵاتان لەبێ هاوڕێیان ئەگەر قەبزێکی بەردەوام هەیە گوێ لەم پێنج خاڵە سادەیە بگرە ڕەنگە سوودی هەبێت بۆت. یەکەمیان هەر کاتێک کە هەستی کرد پێویستە کات بچی بۆ تەوالێت بۆ ئەوەی کە پیسایەکەت بکەیت ئەوە پێویستە خیری نەکەیت و یەکسەر لەو کاتەدا بڕۆی هەر چەنە کە مەشغوڵیش بیت چونکە مانەوەی پیسایی لە ناو ڕێخۆڵەکانە ئاوی ناو پیسایەکە زیاتر هەڵەمژێت و ڕەنگە ناڕەحەتی زیاتر و قەبزی زیاترە بۆ دروستکە. دووەمیان ئەگەر تەوالێتی غەربی بەکارهێنی پێویستە کات یەک ستاندێکی نزم لەژێر قاچەکاندا بەکاربێنی تاکو گۆشەیەک دروستکات و هاتنە دەرەوەی پیسایەکە ئاسانتر بێت و ڕەنگە نەجاتێبا لەو هەستی قەبزی و ناڕەحەت. سێم ئەگەر دەرمانێک هەیە بۆ نەخۆشیێکی مزمن بەکاری هێنی واتە ڕۆژانە بەکاری هێنی یاخود دەرمانێک هەیە کە تازە بۆ جیاکراوە لەلایەن پزیشکێکەوە یاخود کڕیتە لە سەیدەلیەیەک و سەیرەکی لەو مدەیە قەبزێکت زۆر بووە یان زیاتر ناڕەحەتت ئەکا ئەو پێویستەکە کە باسیکەی لەگەڵ پزیشکی دەرمان سازەکە یان پزیشکەکەی خۆت چونکە ڕەنگە هەندێ جار کاریگەری لاوەکی ئەو دەرمانی کە بەکاری هێنین بێتە هۆی قەبزی بۆی باشترە ئاگاداری ئەوەش بی. چوارەم خاڵ هەڵوژە بە وشکی بێ ئایا وەکو هەروەکو میوەی هەڵوژە بێ یاخود بە شەربەت بێ بیکە بەشێک لە خواردن ڕۆژانت چونکە زۆربەی بەحسەکان دەریان خستووە کە هەڵوژە خواردنێکی زۆر باشە کە حتا لە مناڵ و لە گەورەشا بۆ قەبزی یەکێکە لە خواردنە زۆر باشەکان. هەندێک کات ئەبینین کە ئەو دەرمانانی کە لە شەریکاتی دەرمانیشا دروست دەکرێت بۆ قەبزی ئەگەر بیان خوێنینەوە بەعزە جارێک هەیە کە هەڵوژە یەکێکە لە پێکهاتەکانیان. خاڵی پێنجەم ئەوەیە کە زۆر بەشمانەی زانین ئەوەیە کە ئاو خواردنی بەردەوام و باش یعنی پێویستی لەشی خۆمان ئەو بخۆینەوە و جوڵە بەلایەنی کەمەوە ئەگەر سیرەقەیەک بێ لە ڕۆژەکەیە جوڵەمان هەبێیان ڕۆشتن ئەوە سوودێکی زۆری ئەبێت بۆ قەبزی. بە هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ هەموو لایەن.